جێهێشتنی وڵات، وازهێنان لە کاری ڕۆژنامەنووسی یان تەسلیم بوون بە دەسەڵات و بێدەنگی لە هەڵماڵینی گەندەڵی. ئەو بژاردانن کە لە هەرێمی کوردستاندا دەخرێنە بەردەم ڕۆژنامەنووسان و لە بەرامبەریشدا تیرۆرکردنی پێشکەش بە خێزان و کۆمەلگا دەکەن. یاسا و دادگا، سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و پەرلەمان چیان لە ئەنجامی لێکۆڵینەوەکانی تیرۆری عەبدوستار شەریفتایر و سۆرانی مامەحەمە و سەردەشت عوسمان و کاوەگەرمیانی کرد تا بکەرانی تیرۆری وەداد حسین لە ئەنجامی لێکۆڵینەوە و یاسا سەروەریدا بکرێنە پەند بۆ تیرۆرکەرانی قەڵەم. گەر بپرسین ئایا لە دوای تیرۆری وەداد حسین ڕۆژنامەنووسی تر لەم هەرێمەدا تیرۆر دەکرێت؟ لە پێناو چیدا؟ لەوە دەرچووە دەسەڵاتدانی پێم وانیە تازە ئێمە ڕخنە لە دەسەڵات بگرین دەسەڵات چێکە دەسەڵات ئەو هێزە سەرکوتکەر و فاشیەیەکە لە کوشتنێکەوە بۆ کوشتنێکی ترەمان بە و نانی خەڵک دەبڕێەوە خەڵک برسێکە لەبەرەوە دەبێت جارێت قسە لەسەر ئەو کۆمەڵگەی بکەیتەوە کە بۆ ئامادە نیە دەنگ هەڵبڕێەوە بۆ ئامادەنێ داوای مافی خۆی بکە لە نان لە ئازادی و لە کەرامەت مەشکاندنی کەرامەتی ئینسانە بە نوێژینەوە ڕۆکە ڕۆژنامەنووسێک ئەکوژرێ و ڕفێندرێ ئەمە چیە جگە لە کەرامەشکاندنی کەرامەتی ئینسان کە لە نانەکە ضرورترە. دواییدا چاوەڕێی کوشتنی ڕۆژنامەنووسێکی تریش زۆر زیاتریش چووکە خاتریان گرتوین چووکە تەزەڕم کەمیان کوشتەوە بە حکومەوەی کە بێدەنگێکی گەورە هەیە ئەگەر ئەوە تا ویدادیان کوشت چی ڕوها بێدە کوا دوای ویداد و خۆروتە چی لەبەرەوەی هیچ شتێک ڕوونا ئەگەری ڕۆژنامەنووس کوشتنی تریش هەیە و ئەگەری تونند و تیژی تر هەیە و ڕەنگە تااقەتیان نەبێ ڕۆژنامەنووسان بکوژن ئەجی ناتوانن ڕۆژنامەنووسی تریش بکوژن و شەقامەکە ژۆرەکو ئێستا بێدەنگە ئۆپۆزیسیۆنی ژۆکو ئێستا بێدەنگن هێزەکانی ژۆکو ئێستا بێدەنگن ئەگەر حیزبیەوێ خۆی کاریگەری هەبێ ئەو کۆمەڵگەی ئەمە تۆ کۆمەڵگەیەکی حیزبیە لەبەرەوەی حیزبیەوێ دێتە سەرجادە نێوێ ئەوەتە بێدەنگێکی کوشندە هاشتی. ڕفاندنی وەداد حسین لە ژێرچنگ و خوڵایی دەسەڵاتی ئەمنی پارتی دیموکراتی کوردستان و بە نوێژی نیوەڕۆ و بە ئاشکرا لەسەر شەقامەکان بە دوو ئۆتۆمبیل کە ژمارەی تابلۆکانیان ئاشکران پرسیاری زۆر لەسەر دەسەڵاتی ناوچەکە دروست دەکات. با بڕوای ڕۆژنامەنووسێک لە ناوچەکانی بادینان ئازادی کاری ڕۆژنامەنووسی وەکو کابوس دێتە بەرچاو و پارتی بە زەبری هێز دەسەڵاتی خۆی سەپاندووە و هەر ڕۆژنامەنووسێکیش لە سیاسەتی پارتی لا بدات تیرۆر و سیناریۆی بۆ ئامادە دەکرێت و دەژڵێت لایەنەکانی تر گۆڕەپانی ناوچەکانی بادینانیان بۆ پارتی چۆڵ کردووە. ئەولەهەیە پارێزگا دووکێ ئەولەهەیەکە توندە یانێ هەر گاوەکو ئاریشەیەک چیت بیتن تنێک و بۆ دەسەڵاتی زەڕەر نەبیتن یەکسەر بکوژ و تاوانبارتێن دەستە سەرکردن کەیسە شەهید وەداد دووکی یانێ ژمارە سیاران هاتیە ناسکردن جووری سیاران هاتیە ناسکردن لە هەتانۆ کێزن ئەمنیەن دووکێ بێدەنگمانە ئەف پرسیارێ دەخەت سەر ئەمنیەتە دووکێ ئەف پرسیارێ دەخەت سەر هێزە دەسەڵات دووکێ هێزە دەسەڵات دووکێ تو نافوی هێزێدا هەتاوی ڕادەی ئازادی کوتو بە حسێوێنەگەی کوتو سنوورتوێ نەبازینی کوتو دژاتیە سیاسەتەوە یانجی هەر نەرینەتە دیگەلوانە بیتن هەتاوی دەمیت و ئازادی دەما گوتوش سنوورین سیاسەتەوان دەرچووی یەکسەر تیرۆرکردن دروستکردنە سیناریۆیان بەرزەکردن زیندانیکردن ئەفچەندە هەمیل سنووری بادینان هەیە لێ یاکو شوێ بژین خراپتر و یاکو شوێ شەرمەزارتر ئەوە کو هێزندی ئالیەندیان سیاسی لوێرێ بێدەنگن گۆڕاپانە سیاسی بۆ پارتی جێهێشتیە گۆڕاپانە سیاسی بۆ پارتی خالی کریە بێ هەڵویستن لوێرێ. لە پاش تیرۆری 4 ڕۆژنامەنووس لە 4 پارێزگای هەرێم دروشمی نا بۆ تیرۆری ڕۆژنامەنووسان بەگوێی دەسەڵاتدا دەدرا. لە دوای تیرۆری وەداد حسین زۆرێک لە ڕۆژنامەنووسانیش چیتر تێگەیشتون دەسەڵات باکی نییە و تیرۆریان بەردەوامە هەر بۆیە ڕوویدەمیان بۆ خەڵک و کۆمەلگایە و پەنا بۆ شەقام دەبەن نەبڕوایان بە دادگا و نە بە لیژنە و نە بە پەرلەمان و تەنانەت بە ئیدانەکردنی لایەنە سیاسیەکانیش نەماوە. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.